هناكي هلوستا جهبي بله هلوستا جهبي دستفيكا في بيواجوية ده گرینگ هاته دیتنش بر جارا یکی جهبه پشتگیری دا پیواجویه که به ویا واحد پیواجوین بره ده جدا بو هلوستا جهبه هون دناوا کمیسیون ده جی دیگرن وکه جهبه از دویجم نه وکه شخص له هناك شرط و شروط جی هنم وکه نمونه جهبه دویجه ام د کمیسیون ده هنه ام پشتگیری ده دنه پیواجویه له گوهرتنا دستور آنایاسا ترکیه نابه دوی گوتو بیج لسروی نبه بی گوهرتنه که دستوری جهبه جاره سریه که چاواج بوی پرسا کرد دبینه. Evet. Teşekkür ediyorum. Davet ettiğiniz için, burada olduğumuz için. Benim 3. gelişim. من ئەمە سێم جارە دێم بۆ هەولێر هەر هاتنێکم دەبینم هەولێر زیاتر پێشکەوتووە بەڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دەگۆڕێ هەروەکو هەولێر تەواوی جیهان دەگۆڕێت جا تورکیا پێویستە بگونجێت لەگەڵ ئەو گۆڕانکاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان بە من لە پرسیارەکە دەست پێ بکەن واتە یەکەم هەوڵ 2013-2015 بوو یەکەم هەوڵی ئاشتیان چارەسەر بەڵێ بەشێک باس لەوە دەکەن کە گوایە پارتیگەری کۆماری دژایەتی ئەو پرۆسەیە کردووە جەهەپە دژایەتی نەکردووە ئەو کاتە بەڕێز کلژدارۆڵو گوتی ئەگەر ئەمە بزانم دەبێتە کۆتایی هێنان بە ئەزمموی سیاسی من ئەمە هەردەکەم و هەوڵی ڕاست دەدەم بەڕێز ئەردۆغان بە شێوازێکی وەها گوتی ئێمە پێویستمان بە تۆ نییە جا ئەو کاتە ستافی دەسەڵات چاوەڕوانی ئەوەیان دەکرد کە لەگەڵ لایەنی کورد کێشەکە چارەسەر بکەن و بەم شێوەیە بەردەوام بن و دەسەڵاتی خۆیان بەهێز بکەن جا تێگەیشتنێکی وەها بەڕاستی ئێمە بەڕاستمان نەزانی ببین بەشێک لە سیاسەتێکی وەها جا بەگشتی پارتی گەلی کۆماری کاتێک کە پرۆسەیەک لەگەڵ بیرکردنەوە و هەنگاوی ئەو نەگونجابێت بێگومان لەگەڵدا نەبووە 2013-2015 بۆیە ئۆپۆزیسیۆن بووە زیاتر ئەو کاتە پرۆسەکە لە نێوان ئاک پارتی و هەدەپە بوو بۆ ئەم وردەکاریە لێرە باز دەکەم سەرەتا ئێمە دەمەوێت بڵێم ئەو کاتە دژایەتی پرۆسەکەمان نەکرد لەبەرەوەی پارتیگەلی کۆماری باس لەبوونی کێشەی کورد دەکات قبوڵی دەکات دووەم ئەم پرۆسەی ئەمڕۆ هەیە جیاوازە مسۆگەرکاری ئەو کاتە پارتی دادوگەشە پێدام بوو ئەو کاتە خەمیەوەی نەبوو هەمووان لە باوەش بگرێت بەڵام ئەمڕۆ لیژنەیەکەیە هەمووان لە باوەش دەگرێت خەمی ئەوەیەتی بەڵێ جگە لە پارتێکی سیاسی تەواوی پارتە سیاسیەکان لە نێو پەرلەمان لەگەڵن تەنیا ئی پارتی لەگەڵ نییە بۆیە پارتەکانی دیکە هەمووان لەگەڵن فراوانترە بە هەمان شێوە تەنیا پارتی دەسەڵات لە نێو پرۆسەکە نییە بەڵێ ئەوەی کە مەهەپە بە هەمان شێوە پشتگیری دەکا کە ئەویش پێشتر پشتگیری نەدەکرد واتە ئەو سیاسەتی دەوڵەتە کە ئێستا هەیە لەم پرسە جیاوازە لەوەی ڕابردوو ئەمڕۆ دەبینین کە دەسەڵاتێک هەیە دەیەوێت کێشەکە چارەسەر بکات ئەمەی کردوتە سیاسەتی دەوڵەت سیاسەتی دەوڵەت چییە؟ سیاسەتی دەوڵەت ئەوەیە
چارەسەری کێشەیەک دەکات ئەگەر دەسەڵاتیش بگۆڕدرێت. بەڵێ دەکرێت سبەی ئاکپارتی لە دەسەڵات نەمێنێت، بەڵام ئێمە هەمومان وەکو دەوڵەت ئەو پێکاتانەی کە ئەو لایەنانەی دەوڵەتیان پێکێناوە ئەمە بە پرسێکی گرنگ دەبینن. بەڵێ دەکرێت نمونەی قبرستان بدەمێ. قبرس ئەمە بابەتی یەکێتی ئەوروپا کە ئەوانە سیاسەتی دەوڵەتن، دەکرێت نمونەی ئینگلتەرەتان بدەمێ کە دیدارەکان بە ئەنجام گەیاندنی دیدارەکان بەڵێ لە تۆنی بلێر جیاواز نییە لە قۆناغی کەسێکی دیکە. جا بۆیە ئێمە لە هەوڵی ئەوەداین کە بابەتەکە بە شێوەیەکی ئەرێنی بە ئەنجام بگەێنین کە بینە سەر بابەتی دەستور. تەنها ڕەهەندێکی نییە ئەم بابەتە، هەروەکو بەڕێز سانجار لە گوتەکانی جەختی لەسەر کردەوە. لێرە ئێمە ڕێگەیەکمان هەیە کە تایبەتە بە ئێمە لە دنیادا لە جیهاندا نمونەی نییە، پێچەوانەیە. بەڵێ ئێمە سەرنجی هەموو گۆڕانکاریەکانمان داوە، ئینجا دەستمان پێکردووە. ئێستا ئەو لیژنێک کە ئێمەشی تێداین ڕۆژەوێکی وەهای نییە بڵێ دەستور، بەڵام چوارچێوەیەک بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە دروست دەکرێت. ئایا دەبێت چۆن چوارچێوەیەک بێت؟ ئەو کاتە ڕوون دەبێتەوە. بەڵام ئەم لیژنەیە کە 51 پەرلەمانتار ئەندامین پارچەیەکە بەشێکە لە پەرلەمانی تورکیا کە 600 پەرلەمانتارە. ئەگەر گفتوگۆ لەسەر دەستور بکرێت ئەویش لە پەرلەمان دەبێت. جا لە لیژنەکەدا شتێکی وەها نابێتە ڕۆژە. بابەتی ئەمنی دەمەوێت چەند شتێک بڵێم. هەولێر دەگۆڕێ، ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەگۆڕێت، تورکیا دەگۆڕێت. لە گۆڕانکاریدا سەیری ساڵ و نیوێکی ڕابردوو بکەن، 2 ساڵی ڕابردوو با بڵێن ئیسرائیل لە غەزا کارێکی نامرۆڤانە دەکات. لە لوبنان لەگەڵ حیزبوڵڵا لە شەڕدایە، دەمانگ نزیکەی دەماگ لەمەوبەر لە سووریا گۆڕانکاری لە ڕژێم کرا. لەولاوە ئیسرائیل بەڵێ شەڕێکی گەورەی دەست پێ کرد کە تەواوی جیهان چاوی لەسەر بوو. لە دۆخێکی وەهادا دەبینین کە سنووری جیهان وەکو ئەگەر ئێمە سەیری بکەین گۆڕانکاری لەسەر بکرێت، ئێمە بەرەو دۆخێک بڕۆین کە گۆڕانکاری لە سنوورەکان بکرێت. بێگومان شتەکان دیارن کە بەرەو کوێ دەڕۆن. بۆیە تورکیاش دەبێت دۆخی ئاسایشی خۆی ڕێک بخات، تۆکمەتری بکات. لە تورکیادا ژمارەیەکی گرنگ کورد هەیە. بەڵێ ئەمە بابەتێکە دەبێت هەڵوەستەی لەسەر بکرێت. بابەت تەنیا ئەوە نییە کە بابەتی ئاسایش بێت، بابەتی ئارامیە. دەبینین لە چەند ساڵی ڕابردوو ئێمە بینیمان و لە چەند ساڵی داهاتوش دەبینین کە ئاسایش و تۆکمەکردنی ئاسایی چەندە گرنگە. جا ئەو گۆڕانکاریانەی لە سووریا هەن، بەڵێ ئێمەش دەبینین لە تورکیا پەیوەندیدارین. هەروەها ئەو بابەتەی لە لیژنە پەرلەمانیەکەش باسی لێوە دەکرێت. بەڵێ بەشێکە لەو گفتوگۆیانە. من لێرە باسی پەیوەندی نێوان شام و هەسەدە دەکەم. هەرچەندە لەوێ کارەکان بە باشی بڕۆن، تورکیا ئەوەندە بە باشتر بە ئەرێنیانەتر دەتوانێت هەنگاو بنێت. سوپاس.